کاوە هەڵۆی گەرمیانە کاوە هەڵۆی گەرمیانە سیمبولی بەرخودانە سیمبولی بەرخودانە کاوە هەڵۆی گەرمیانە هەڵۆی گەرمیانە سیمبولی بەرخودانە سیمبولی بەرخودانە نامرێ شەهید کاوە نامرێ شەهید کاوە تا بمێنێ ئەو ناوە تا بمێنێ ئەو ناوە نامرێ شەهید کاوە نامرێ شەهید کاوە تا بمێنێ ئەو ناوە تا بمێنێ ئەو ناوە دەسەڵات ستەمکارە دەسەڵات ستەمکارە دژی ڕۆڵەی هەژارە دژی ڕۆڵەی هەژارە دەسەڵات ستەمکارە دەسەڵات ستەمکارە دژی ڕۆڵەی هەژارە دژی ڕۆڵەی هەژارە. سڵاو و هاوڕێیان لە هەر شوێنێکن ئازادی خوازان ماف پەروەران ڕۆژنامە نووسان ئەمڕۆ ئێمە لە 5/12/2025 شاری گلاسگۆ کۆبینەتەوە ئەندامانی ڕێکخراوی داکۆک. ئێمە لێرە ئەمڕۆ کۆبینەتەوە بۆ یادی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی. وتاری داکۆک لەلایەن بەڕێز کاک عەدنانەوە ئەخوێندرێتەوە ئەمڕۆ. سپاسی یەکەین بۆ ئامادەبوونی. کاک عەدنان فەرموو. بە ناوی خۆی گەورە و میرەبان بە بۆنێ تێپەڕبوونی ساڵێکی تر بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی بوێر کاوە گەرمیانی لە 5 کانونی یەکەمی ساڵی 2013 ئێمە لە ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی بە توندی ئیدانەی بەردەوامی کوشتنی ئازادی ڕادەربڕین و دەنگی ڕەخنەگر لە کوردستاندا دەکەین. شەهیدکردنی کاوە گەرمیانی تەنها ڕووداوێکی تاوانکاری نەبوو، بەڵکو خاڵی وەرچەرخان و ڕاگەیاندنی شەڕێکی کراوە بوو لە دژی قەڵەمە ئازادەکان کە تا ئەم ساتەش کاریگەری شومەکەی بەسەر کۆمەلگەوە ماوە. بەداخەوە کوشتن و چەوساندنەوە و زیندانیکردن بووە بە سیمای قێزەونی جووت حیزبی دەسەڵاتدار و بەکردەوە بوونەتە گەورەترین هەڕەشە بۆ سەر ئازادە مەدەنیەکان. ئەو نەهامەتیانەی تا ئێستاش هەرێمی کوردستاندا هەڕەشە لە ژیانی هاوڵاتیان و چالاکوانان دەکەن بریتین لە: یەکەم، بەکارهێنانی یاسای نادادپەروەرانە و هەڕەشەی دەستگا ئەمنیەکان دژ بە هاوڵاتیان و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان و دەنگە ئازادەکان، شێروانی و قاهرەمان شوکری و چەندانی تر کە تا ئێستاش زیندانن لە زیندانی حیزبدان زیندووترین گەواهیدەری ئەم ڕاستیەن. و لە تازەترین پێشهاتدا هەڵکوتانە سەر گوندی لاجان نزیک هەولێر بە ناوی پاراستنی سەروەری دام و دەستگاکان لە بەرواری 2/12/2025 تەنها لەبەر ئەوەی گەنجانی ئەو ناوچەیە داوای هەلی کار و دامەزراندنیان دەکرد. لە وەڵامدا پارتی دەسەڵات دەستی کرد بە ڕاگواستن و کوشتن و بریندارکردن و ڕەشبگیریکردنیان. دووەم، گەندەڵی دارایی و ئیداری بەربڵاو کە بووەتە هۆی تێکچوونی ژیان و گوزەرانی خەڵک و دەسەڵات هەوڵی جددی نادات بۆ ڕیشەکێشکردنی. سێیەم، نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتی وای کردووە کە زۆرینەی خەڵک بە تایبەتی گەنجان بە نائومێدیەوە ناچار بە کۆچکردن بکرێن. ئەوەی ڕوونە یەکێتی و پارتی بە دروستکردنی دوو زۆنی سیاسی و ئەمنی جیاواز نەک تەنها دەنگی ئازادیان کوشت، بەڵکو متمانەی هاوڵاتیانیان بە پرۆسەی سیاسی و دادپەروەری لەناو برد. لەم دوو زۆنەدا پاراستنی بەرژەوەندیەکانی حیزب لە سەرووی مافەکانی مرۆڤەوەیە. ئێمە لە ڕێکخراوی داکۆک جارێکی تر داوا دەکەین کە کۆتایی بە سیاسەتی لە ناوبردننی دەنگی جیاواز بێنرێت. داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کە فشار بخەنە سەر دەسەڵاتدارانی هەرێم بۆ: یەکەم، لێکۆڵینەوەیەکی نێودەوڵەتی سەربەخۆ لە کەیسی سیاسی کاوە گەرمیانی و سەرجەم تیرۆکراوەکانی تری قەڵەم و ڕووداوە ئەمنی و سەربازیەکانی ئەم دوایانەی شارەکانی سلێمانی و هەولێر. دووەم، ئازادکردنی دەست بەجێی سەرجەم ڕۆژنامەنووسان و چالاکوانە زیندانیکراوەکان. سێیەم، ڕێزگرتن لە ئازادی ڕادەربڕین و دابینکردنی ژینگەیەکی سەلامەت بۆ کاری ڕۆژنامەگەری و چالاکوان ناحیزبیەکانی دەرەوەی دەسەڵات. لە کۆتاییدا وەفا و ڕێز بۆ شەهید کاوە گەرمیانی و هەموو شەهیدانی تری قەڵەم. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی 5/12/2025. دەستان خۆش. ساش دەچینە وتاری دواتر لەلایەن کاک داڕەوان ئیسماعیل سەرپەرشتیاری ئەنجومەنی گلاسگۆ با بفەرموێت. سەرەتا
بەخێراتنی هەموو ئەندامەکانی ڕێکخراوی داکۆک دەکەین زۆر بەخێر بێن بۆ یادی ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی زۆر بەخێر بێن. من کاوەم و خەونی ئازادیم هەبوو نەیان هێشت، خەونی بینینی ئامەدم بوو پێش هاتنی جێم هێشت، خەمی خاک و ئازادبوونی و پاراستنی ئاواتی ژیانم بوو، دوژمنی ئازادی و تاریکپەرستی هۆکاری نەمانم بوو، خەمی ئازادی خەمم بوو تا کۆتاچرکەی ژیانم، ئامەد شانازی بکە لە پێناو ئازادی بەخشینم گیانم، چەکی دەستم بوو پێنووسێک و زوومی کامێرایەک، دژی گەندەڵکاران وەستا بووم لەسەر هەموو ڕێگایەک. ئەمڕۆ یادی کاوە گەرمیانی دەکەینەوە ڕۆژنامەنووسێکی ئازا کە هەمیشە هەوڵی دەدا ڕاستیەکان پیشان بدات و پاڵپشتی خەڵک بکات. لە دەستدانی ئەو هێشتا بۆ هەمومان بە ئازارە، هەروەها بەڕوونی دەڵێن هیچ لایەنێکی سیاسی هەرگیز نابێت هەڕەشە لە ڕۆژنامەنووسان بکات و فشاریان بخاتە سەر. ئەمەش یەکێتی یان هەر گروپێکی تریش دەگرێتەوە هەر کارێک ترس بۆ ڕۆژنامەنووسان دروست بکات هەڵەیە و دەبێت بەتوندی ئیدانە بکرێت. ئازایەتی کاوە هەمیشە لە دڵماندایە دەمێنێتەوە، ئێمەش بەردەوام دەبین لە داوای سەلامەتی و ئازادی و دادپەروەری بۆ هەموو ڕۆژنامەنووسان. لێرەوە بەدەسەڵات دەڵێن ئێوە نەتانتوانی دەنجی کاوەکە بکەن، دەیان کاوەیتر لەسەر شەقامەکان وەکو بە چاوی خۆتان دەبینن. ئیدانەی ئەو کارە قێزەونەی پارتی دیموکراتی کوردستان دەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە گوندی لاجان چەند خەڵکانێک هاتبوونە سەر شەقام بۆ داواکردنی حەق و مافی خۆیان، ئەوان بە گولە وەڵامیان دانەوە. لێرەوە ئیدانەی ئەو کارە دەکەین بە زووترین کات بکەرانی شەهیدان و دەنجی ئازاد بگەن بە دادگاکان. زۆر سپاس. ئێستا ژوتارێک لەلایەن پێشەوە عەبدوڵڵاوە دەخوێندرێتەوە با بفەرمێ. بەڵێ سڵاو بە خێراتیان دامە بەڕێزەکان دەکەم. ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانیم گربوونەوە یادی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی. بۆ لێرەوەڵێم کوژرانی کاوە گەرمیانی داخێکی گەورەیە کە ڕۆژنامەنووسێکی بوێروی لە ناوبرا کە دژ بە گەندەڵیەکانی بەرپرس و ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی لە گەرمیان و راپۆرت و بەڵگەی بڵاو دەکردەوە. خەڵکی هەژار و مافخوراوی گەرمیانی ئاگدار دەکردەوە لەیان. کەیسی کاوە گەرمیانی کەیسی تیرۆر و کوشتن و هەڕەشەکردنە لە هەر ئازادی خواز و دادپەروەرێک کە دژ بە گەندەڵیەکانی بەرپرسانی حیزبی و حکومی دەنگ هەڵبڕێ و ڕاستیەکان ئاشکرا بکە و گەندەڵکارانی دەسەڵات بناسێنێ بە خەڵکی ستەم لێکرا و بەشخوراوی کوردستان. ئاشکرایە کە تاوانی تیرۆری کاوە گەرمیانی هەمان تاوانی تیرۆری سۆرانی مامەحەمەیە لە کەرکووک و تیرۆری سەردەش عوسمانە لە هەولێر و پێکەوە ئەو ڕاستیە دەردەخەن کە لە هەموو شوێنێکی کوردستان ئازادی ڕادەبرین و دەنگ هەڵبڕین دژی گەندەڵی دەسەڵات لەژێر هەڕەشەدایە. هەر بۆیە هیچ شتێک جگە لە نەمانی دەسەڵاتی میلیشیا و مافیاکان چارەسەری ئەم دۆخەی کوردستان ناکات. زۆر سپاس. زۆرێک پێشکەش دەکرێت لەلایەن کاگەی وەسمانەوە. کاگەی وەسمان بفەرموو. بەڕێزان چالاکوانان ئازادی خوازان، ئەمڕۆ لێرە کۆبووینەوە لە شاری گلاسگۆ بۆ بەرزڕاگرتنی یادی 12هەمین ساڵیادی تیرۆری شەهیدی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی. کاوە گەرمیانی سمبولی ڕۆژنامەنووسی بوێر و چالاک و چاونەترس بوو، ڕۆژنامەنووسێکی ڕاستگۆ و خاوەن هەڵوێست بەرز بوو. بەڕێزان، شەهید کاوە سەرەڕای هەڕەشە و مەترسیەکانی سەرگیانی خۆی کە پێشتر سەرجەم لایەنەکانی لەم هەڕەشانەی کە لی دەکرێ لێ ئاگادار کردبەوە بە کنسوڵخانەی ئەمریکاشەوە. سەرڕای ئەو هەڕەشانە کاوە لە هەڵوێستەکانی سار نەبووبەوە و گوێی بە هیچ لەو مەترسیانەی سەرگیانی خۆی نەدا. بە قەڵەمە ئازاکەی ڕوبەڕووی پێژەلکاری دزی بەرپرسە گەندەڵەکان بووەوە. ئەم هەڵوێستە بوێرەی کە هەوڵی ئاشکراکردنی ڕاستیەکان بوو، بەرپرسانی بێزراوی لەم وڵاتە بێزار کرد و بەداخەوە دوجار بووە هۆی تیرۆرکردنی کاوە تەنها تاوانێک نەبوو، بەڵکو بەڵگەیەکی حاشا هەڵنەگر بوو بۆ نەبوونی پارێزراوی ژیانی ڕۆژنامەنووسان لە کوردستان کە تا ئێستا دوای 12 ساڵ ئەم دۆخە نەگۆڕەوە هەروە خۆیەتی و هێشتا گەندەڵی و دزی لەلایەن یەکێتی و پارتی بەردەوامە و ئازادی ڕادەربڕین لە ژێر سێبەری دەسەڵاتی بنەماڵەی بارزانی و تاڵەبانیدا هەناسەی لێبراوە دەخنچێندرێ. پێویستە دەسەڵات
تاوانبارانی سەرەکی تیرۆری کاوە و سەرکوتەکانی دیکە بێ جیاوازی ڕادەستی دادگایەکی ڕاستەقینە و سەربەخۆ بکات. لە کۆداییدا درود بۆ ڕۆحی پاکی شەهیدی نەمر کاوە گەرمیانی. سپاس. ظلم و نادادی تاکەی زوڵم و نادادی تاکەی حکمی فەسادی تاکەی حکمی فەسادی تاکەی قەڵەم ئەکوژن تاکەی قەڵەم ئەکوژن خوێنی کەنجانە ڕژن خوێنی گەنجانە ڕژن قەت ناچێتە سەر بۆتان قەت ناچێتە سەر بۆتان زوڵم و ستەمی ئەمڕۆتان زوڵم و سەمی ئەمڕۆتان ناوەسین تا ئەبینین ناوەسین تا ئەبینین سەرتان لەژێر پێڵاومان سەرتان لەژێر پێڵاومان کۆڵ نادەین تا پێیەگەین حەق و مافی خوراومان مافی خوراومان ئاواتمانە ئاواتمان ئاواتمانە ئاواتمان لە ناوچوونی هەمووتان لە ناوچوونی هەمووتان ئاواتمانە ئاواتمان ئاواتمانە ئاواتمان لە ناوچوونی هەمووتان لە ناوچوونی هەمووتان